من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی مێرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی بەخشین. یەکێک لە پرۆژە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین کەفالەتکردنی منداڵانی بێباوکە کە مانگانە 340 منداڵی بێباوکی کەفالەت کردووە بە گوژمەی 50 ملیۆن دینار کە بەسەریاندا مانگانەدا بەشی دەکات لەلایەن خێرخوازانەوە. تەنها لە شاری سلێمانی کە ئێستا لێرە منداڵانیان کۆ کردوێتەوە بۆی کە ئەو هاوکاریە مانگانیان بەسەردا بەش بکەن. 163 منداڵی بێباوکە بە گوژمەی نزیک بە 18 ملیۆن دینار. بزانین تا چەندام هاوکاری خێرخوازان فەراغێک لە ژیانی منداڵانی بێباوک پڕ دەکاتەوە. پرۆژەی هاوکاری بێباوکان یەکێکی دیکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری بەردەوامی منداڵانی بێباوکە بۆ ئەوەی بەشێک لە ناخۆشی و ئازارەکانیان کەم بکاتەوە. هەروەیە لە ساڵانی ڕابردوودا بەخشین بە هاوکاری خێرخوازان توانیوێتی هاوکاری 2476 منداڵی بێباوک بکات با بەڕی 2 ملیار و 104 ملیۆن و 978 هزار دینار. مانگانە بە بەردەوامی 340 منداڵ با بڕی 34 ملیۆن دینار موچیان پێدەدرێت. لە ڕەمەزانی ئەم ساڵیشدا بەخشین توانی لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری مادی 750 منداڵی بێباوک بکات بە ڕێژەی 115 ملیۆن دینار. سێ ساڵ من وەرم نەگرتووە یارم بە بەرنامەی بەخشینێ لە مانگدا تا 6 مانگ وەرگم هەموو 100,000 داوام لە خێرخوازانە هەیە یارمەتی مناڵی بێباوک بن لەم بەرنامەی بەخشینە دوعای خێران بۆکەم و دوعاوەشان بۆکەم سەرکەوتوو بن و ئیمان زیاتر. من کە خاوەنی مناڵێکی هەتیوە هیچ داهاتیەکە منە ئێمە بەرنامەی بەخشین ماڵێن ئاوا بێ ماڵانە 1000 مەدەنیە هاوکاریمەکەن بۆ مەسروفی ڕۆژانم بۆ مناڵەکەم. خوای گەورە ڕزقیان با و خوای گەورە بیکات کێشەی قیامەتیان داواکارم لە خێرخوازان هاوکاریم بکەن ئینی هەمووی بەعام لەبێ خوای گەورە لیان ڕازی بێ بەڕاستی و هاوکاریان نەبێ من ناتوانم بژیم هیچ داهاتیەکەم نییە هیچ ژیانێکم نییە هیچ موچەیەکەم نییە. هیوادارم سەرکەوت بوون زۆر باشن خوای گەورە کاراسانیان بۆ کاکە بەڕاستی ئەمان نەبێ هیچ شتێک نییە. بەخشین من دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم سێ مناڵی هەتی و هەیە هەموو مانگی 100,000 بژێری ژیانم بۆ تامینەکات ئەتوانم کرێخانی لێبم مناڵەکانی پێپەروەردەکەم زۆر دەستخۆشیان لێکەم و سوپاسیان دەکەم ماڵیان ئاوا بێ و خوا پاداشتیان بەردۆ. من لە پێش هەموو شتێکە زۆر سوپاسی دەستگای بەرنامەی بەخشینەکەم کارمەندەکانی کە زۆر بەڕێزن زۆر هاوکاریمانەکەن. من دایکێکم 2 مناڵی بێباوکم هەیە کچ و کوڕێکە تەمەنیشیان زۆر مناڵە ماوەی ساڵ و نوێکە هین یارمەتی وەرەگرم لە خێرخوازانی بەرنامەی بەخشین. من زۆر سوپاسیانەکەم لێرەوە داواکەم لە خوای گەورە ئەجر و پاداشتی ئەوان بە کامەت بداتەوە ئینشاءالله. و داوایەکی کەشم هەیە لەوانەی کە هەتا ئێستاکە بەشداریان نەکردەوە داواکارم کە بەشداری بکەن و یارمەتی مناڵانی بێباوک بن خوا ئەجر و پاداشتیان باتەوە. زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆیان زۆر سوپاسیانەکەم. خوا یارمەتیان بات خوا یارمەتی ئێوەش بات.
دەستگای خێرخوازی بەخشین بووەتە چەترێک بۆ حەوانەوەی فەقیر و هەژار و کەمدەرامەتەکان. لە هەمان کاتە دەستێکی میهرەبانیە بۆ سەرسەری منداڵانی بێباوکو کە نەک تەنها هاوکاری مانگانیان پێدەگەیەنێت بەڵکو لە خەمی پەروەردەیەکی تەندروستی منداڵانی بێباوکیشە. جگە لەمانەش دەستگای خێرخوازی بەخشین بووەتە بازاڕێک بۆ خێرخوازان بۆی کە تێیدا کلیلی دەرگاکانی بەهەشت مسەودەر بکەن. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. ئێمە لەو بەرنامەیەدا دابەشکردنی موچە بەسەر بێباوکان دابەش دەکەین لە شاری هەولێر کە کۆی ئەو بەڕێزانەی ناویان نووسووە بە مانگانە 65 داگیەتیم ئەمڕۆ موچە و معاشیان وەرگرت. بۆیە لەگەڵمان بن بۆ دابەشکردنی موچە بەسەر بێباوکانی شاری هەولێر. بسم الله الرحمن الرحیم بناو خوای گەورە و میێرەوان لەلایەن خۆمە و داکاتیوانە دەستخۆشی بەرنامەی بەخشینەکەن کە یارمەتی ئەو منالە بێباوکانە ئەدا ئینشاءالله نمونەیان زۆرە بە لە کۆمەلگامان ئینشاءالله خێرە خۆشی دەکەوێتە ناو ماڵە منالیان ئینشاءالله ئەمریان درێژ بێ بۆ خێرخوازانشکە و ئەرزاقی بۆ ئێمە دابین کردووە زۆر سوپاس دەکەم. ئەوی یارمەتی هێتیمەکی دەدا یارمەتی بێبابەکی دەداتن خوا خێری بنووسیتن یا ڕەبی خوا سەد هەندیان بەرەکەت بایەتەن یا ڕەبی خوا خێرتان بنووسێ وەڵڵاهی سەد زاری دەرم ڕەبی خوا ئەوی یارمەتی هێتیمەکی دەدا ئەوی یارمەتی فەقیرەکی دەداتن خوا پاداشتی داتەوە لەوێ دنیایە. ئەی وەڵڵاهی چ بکەین ئەلحەمدولیلا زۆر شکر ئەمەش ڕۆژکا برەگوتن چامان لە ئەوەلی لە ڕەحمەتی خوای لە دوایە دەستی وانە ئیشاڵە خوا خێریان بنووسی یا ڕەبی خوا بەرەکەتیان بایەتە ماری خوا دریان نەرم کاتن لەو ئەو هێتم و فەقیر و فەقاراتەی. بەنای خۆی گەورە و میهرەبان لە درێژەی کار و چاڵەشەکانی دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەمان ئامادە کردووە بۆ ئەوەی خزمەت بە هەموو چین و توێژێکی خەڵکی هەرێمی کوردستاندا بکەین کە خۆی دەگرێتەوە لە 8 پرۆژە. دیارە بۆ هەر پرۆژەیەک بە سەدان خەڵکی هەژار و نەدار و نەخۆش و کەمەندام هاوکاری دەکەین. یەکێک لە پرۆژەکان هاوکاریکردنی بێباوکانە کە ئێمە جگەلەوەی کە موچەی ماگانە 319 منداڵی بێباوک لە لای ئێمە لە بەشی بێباوکان موچە وەردەگرێن بەڵام ئەو کۆمەڵە خەڵکی ئەو منداڵە بێباوکانی کە فۆرمیان لە لای ئێمە پڕکردەوە کە بە سەدان منداڵی بێباوک دەبێتن کە نەتواندراوە لە سندوقی بێباوکان و هەروەها لایەن خێرخوازانەوە کەفالەت بکرێن بۆی ئێمە 300 منداڵی بێباوکماندانەوە لە سندوقی بەخشین کەفالەتیان بکەین و هاوکاریان بکەین. ئێمە لە هەولێر و سلێمانی زیاتر لە 400 فۆرمە لە بەدەستیدایە کە لە چاوەڕوانی وەیدایە زیاتر لە ساڵێک دەبێت لەبەر نەبوونی کەفیل کە کەسێک بتوانین بێ کەفالەتی بکاتێن تا ئێستا لە چاوەڕواندا نەماتوانێت کەفالەتی بکەین بەڵام ئەوەی توانراوە تا ئێستا کە ئێمە لە بەشی بێباوکان لە مانجی 4 کۆتایی مانجی 4 کە لە ئێستادا بەدایان بنێ منداڵی بێباوک کەفالەت دەکرێت و زیادی کردووە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. بەناوی خی گەورە وەکو ئەندامێک لە بەرنامەی بەخشین وە خۆبەخش دەوام دەکەم سەردانی ئەو ماڵە یەکیمانە دەکەم کە ئێستا لێرکوانە موچانە هاوکاریان دەکەین
بەڕاستی دەستخۆشی لە خێرخوازان دەکەم کە ئێستاکە ئەوەندە کەفالەتی یەتیمەمان هەیە کە هاوکاری و یەتیمانە دەکەن داوا لە خێرخوازانش دەکەم بەڕاستی یعنی ئەو شتانە کە لە تەلەڤیزیۆنی بڵاو دەکرێتەوە دەیبینن چاوەچیان پێدا بگێڕن و ئەو ماڵی خوای گەورە دایکیان بەرەکەتی خەوتێ زیاتر بکەن بەڕاستی عائیلەی یەتیممان گەلە زۆرە کەفالەت نەکراینە داوا لە خێرخوازان دەکەم یعنی سەردانمان بکەن ئەو عائیلانە فۆرمەکانیان پێ بشاندن بیان بینن کرێچیشن منداڵیان وردە ئیشکەریان یان کاسبکاریان نیە ئەوانە مان گەلە زۆرە فۆرمەچ گەلە زۆرمان هەیە کە بەڕاستی بێکافیلن. خوا خێریان بنووسێ خوا پاداشتیان داتەوە نمونیان هەزیات کە یا ڕەبی خوا بۆیان بێتە زەخیری ئەو دنیا یا ڕەبی ئەرم ئینشەڵڵا خوا دویان نەرمەکە ئاگانە مندار فەقیر و هەژار و هەتی بەکانە بێ وەڵا بڕە پارێکمان وەگرت و ئەرزاق و خوا خێریان بنووسێ خوا خێریان بنووسی بەخشین ئەمە مەعاژەی دەلۆمە باشن خوا خێریان بنووسی مەصرفی خۆمان سەهل دەکا يعني باري باش ديدا اللوم الحمد لله. دەستخۆشی دەستگای بەخشین دەکەم خوالیان ڕازی بخوا خێریان بنووسی خوا پاداشت خێریان داتێ هاوکاریمان دەکەن بەڕاستی نمونیان گەلە زۆرە لەمێ شەو مەسەلەن زۆر کەس جێم نیە بۆ بەرین دەستگایکی زۆر باشە و زۆر خێرکەرە و زۆر باشە ئیشاڵڵا و ڕەحمان خوا نمونیان هەست زیاد کاتن ئیشاڵڵا و ڕەحمان لەگەر پێغەمبەری دەستنە بەهەشتێ ئەوی لێرەش ئیش دەکەوی لێرەژمان دیە داوا لە هەموو خێرخوازانیش دەکەم یارمەتیمان بکەنە وەکو نەخۆشێک وەکو داکە هێتیمێک دەمێ زۆر چاویان لە دەستگای بەخشین بیتون و بێن یارمەتەکانی لێن دەرەبین بشکەم ئەوانش دەدەنا ئێمە و ئێمەش هەم نەخۆشمان پێچارە دەکەین و هەم ماڵ منداڵەکەشمان پێنان دەدەین و بەخێویان دەکەین خوا خێری هەموو لە یەکتان بنووسی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئێمە لە پرۆژەکەمان لە وەکو کارمەندێک لە بەرنامەی بەخشین کە بەشی بێباوکان زیاتر من سەرپەرشتیاری دەکەم و هەر یەک لەلایەن ئێمە کە موچەی بۆ دەبڕێتەوە لە 100,000 کەمتری نییە خێرخوازیش هەیە بۆ خۆی سەردانی ماڵەکەی دەکات دەبینی زیاتر بۆ خۆی دادنێتن ئەوە ئەتیادیە لەلایمان هەتا دوو وەرەقەش هەیە لەلامان هەتا ئێستا ئێمە 58 ماڵی بێباوک موچیان لە لای ئێمە هەیە و بەردەوامیشن الحەمدوللا سوپاس و ڕێزم هەیە لۆ کارگەی ژیر کە هەموو سەرمانگان تقریبا ئەو داگەیەتیمانەی کە لە لای ئێمەنە و لە هەموو بەخشین یەک و شیرنیان پێ دەبەخشی بەڕاستی زیای دەستخۆشیە هیوادارم ئەو ینی خێرخوازانەی هەولێرش لەو پرۆژانیان هەبی بەڕاستی و لێرەوە داوا لە خێرخوازان دەکەین هەتا ئەوان هاوکارمان بن و بتوانن هاوکاریمان بکەن ئێمە لە خزمەتی ئەو بێباوکانەداینە کە بەڕاستی فەقیر و هەژارن و ینی شایانی ئەوەن کە هاوکاریان بکرێت. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئێمە ئەوەی کەوا بینیتان دابەشکردنی موچەی مانگانەی بێباوکان بوو لە شاری هەولێر ئەو بێباوکانەی کەوا احتاج و محتاجی کەسانێکی خواپێدا و دەوڵەمەندن بۆ ئەوەی کەوا سفرەی ماڵەکانیان گەرم بێت و منداڵەکانیان بێناز نەبێت و ئەو داوایەکەوە منداڵەکانیان لەسەر دایکانیان هەیەە بۆیان جێبەجێ بکەن بۆیە ئێمە لێرەوە زۆر سوپاسی ئەو بەڕێزانە دەکەین کەوا وەکو ئەو دەوڵەمەندان و خواپێدا و خێرخوازانەی کەوا هاوکاری مانگانەی بێباوکانی شاری هەولێر دەکەن لە نووسینگەی هەولێر و هەروەها سوپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین کەوە لە هەموو نووسینگەکانی تر هاوکاری و دەستگیرۆیی بەرنامەی بەخشین بەشی بێباوکان دەکەن بۆ ئەوەی کەوا منداڵەکان بێناز نەبن و هەروەها خوای پەروەردیگاریش خێر و بەرەکەتی زیاتر بختەنێ و سەروەت و سامان و پارەی ئەو کەسانی کەوا دەبەخشن لە پێناوی خوای پەروەردیگار. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لەبێت تۆم کاتتان باش
خۆشەویستان دەستگای بەخشین ماگانە و لە سەرتاسەری هەرێمی کوردستانە کەفالەت مناڵی بێباوک دەکات. لەو میانشدا لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری ماگانە کەفالەتی 35 مناڵی بێباوک دەکات بە بڕی نزیکەی 3 ملیۆن و 500 دینار بۆ سەرجەمیان و بە بڕی 100 تا 125 هزار دینار بۆ هەرێشێکیان. خۆشی بەرهەمەیە خێرخوازیان لێکەین و گەلگەلی ماڵیان ئاوا بێ و تا ئێستا سەرپەرشتیان کردوین و مناڵیانیان بەخێو کردوین و لە خوا بەزیابێ مناڵەکانی پێ بەڕێبم و عیبیان نییە و خوا بەزیابێ گەلگەلی دەستخۆشیان لێکەین و ماڵیان ئاوا بێ و زۆر مەمنونی بسڵمانانەکەین کە زۆرە بۆ ئێمە خوای گەورە لێیان بەسیاکەوە خوا نمونەیان زیادکە بۆ ئەم مناڵە بێ باوکانە کە ئەم موچێمانیان بۆ دابین کردو بۆمانیان بڕێتەوە ئێمەش توانین بژێوی ژیانمانی پێبەرینە ڕێوە خوای گەورە سەرکەوتویان کە خوای گەورە لێیان بەزیاکە خوای گەورە هین هەر بسڵمانێکەوە هەر دینارە لە دینارێکەوە حتا 100,000 خوای گەورە 1000 ئەو نێتری بۆ زیادکە زۆر مەمنونی ئەو خێرخوازاناکەین کە هاوکاری ئەم مناڵە بێ باوکاناکەن. بەخشین لە هەموو مانگێ لە وەختی خۆیان زۆر جێگای شتەگرێ بۆ ئێمە زۆر مەمنونانی ماڵیان ئاوا بێ هیوادارین لە خێرخوازانیش کە هاوکاریان بکەن بەدوانی پارێگا کاتە ئێمە بێدواکەوتن هەموو مانگی بمانە نێر زۆر مەمنونان ماڵیان ئاوا بێ. زۆر سپاسیانەکەین دەستیان خۆش بێ بۆ بەرنامەی بەخشین کە ئەم موچەیەمان ئەدەنێ. بەڵێ ئارەوەڵا هەموو مانگەمان دەنێ لە کاتی خۆیان دەستیان خۆش بێ و زۆر سپاسیانەکەین و دەستخۆشی لە خێرخوازانەکەین. بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە ئەمڕۆ نووسنگەی بەخشین لە ناحیەتەکەیە هەستین بە دابشکردنی موچی مانگی شەشی بێباوکان بە گرنگی دەزانین لێرە باسی ڕۆڵ و پێگە و کاریگەری دەستگای بەخشین بکەین بۆ کوردستان بەڕاستی ڕۆڵ و کاریگەرێکی زۆری هەیە یەکێکە لەو دەستگا گرنگ و تایبەتانی کە لە کوردستاندا لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا دەورێکی گرنگی هەبووە لە یارمەتیدانی لێ قەوماوان کەم ئەندامان هەژاران بێباوکان و دروستکردنی خانوو بۆ خەڵکی هەژار و بێباوکان زۆر سوپاسی ئەو خەڵکانە دەکەم کەوا خێرخوازن و هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار و فەقیر دەکەن و یارمەتیەکانی خوان دەگەینە دەستگای بەخشین خوای گەورە پاداشیان باتەوە. بەخشین ئەو دەستگایەکەوە ماوەی 9 ساڵە بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە هەرێمی کوردستان دڵی خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباو خۆش دەکات بەبێ جیاوازی. دەستگای بەخشین ئەم ساڵیش بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە 8 پرۆژەی لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا ڕاگەیان بۆ ئەوی بتوانین زۆرترین هەژار و نەدار و منداڵی بێباوک هاوکاری بکەین. هاوکاری و کۆمەچی و خەرمان بەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست بابزانی لەم مانگەدا توانی دڵی چەند کەس خۆش بکات و چۆن هاوکاری و کۆمەچەکانتان بۆ فریادڕستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان. چەند ساتێک لەگەڵمانە بن. بەرنامەی بەخشین وەک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی بە پێویستی زانی باری نالەباری ژیانی نەخۆشان و هەژاران و منداڵانی بێباوکی هەرێمی کوردستان لە ڕێگەی خێرخوازانەوە کار بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان بکات
بۆیە لە 15/6/2009 بەرنامەی بەخشین یەکەم ماڵخەی لەژێر ڕۆشنایی ئاەتی من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون بەدروشمی ببەخشن تا بەخشین بەردەوام بێت لە کەناڵی ئاسمانی پێیان پێشکەشکرا و تاسەی هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباوکی شکان کە ساڵانێک بوو لانەیەکی ئارامیان دەست نەدەکەوت و دەرمانێک نەبوو ساڕێژی برینەکانیان بکات بۆیە بەخشین بووە فریادڕەسی هەژار و نەدار و نەخۆش و پەککەوتەکان لە ئێستادا بەخشین وەک دەستگایەکی خێرخوازی کۆمەڵاتی گشتی بەردەوامە لە خزمەتکردنی هەژاراندا لە هەرێمی کوردستان ئەمساڵیش باهۆی بەردەوامی قەیرانی دارایی دەستگای بەخشین هەستا بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين بنراني برز خوشويست سرتا وهميشا سپاسی پەروەردگارمانەکەین لەسەر هەموو ناز و نیعمەتەکانی کە بەسەریا ڕژاندوین بەتایبەتی نیعمەتی ئیمان و ئیسلام و پاشان نیعمەتی ئیخلاص و برایەتی و دڵسۆزی و بەخشین و چاکەکردن کە ئەمانە ئاکار و ئەخلاقێکی ئیسلامین ئەتوانین بڵێن نیعمەتێکە لە نیعمەتەکان خوای پەروەردگار ئێخاتە دڵی بەندەکانی خۆیەوە. ئێمە لەم دەستگای خێرخوازیەدا دەستگای بەخشین هەموو ساڵێک مانگێک پێش ڕەمەزانی پیرۆز گەڵاڵەی کۆمەڵێ پرۆژە و کار و چالاکی و بەرنامە ئەکەین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز یەکەم بە پشتیوانی خوای پەروەردگار و پاشان لەسەر هیممەت و هەوڵ و کرد و کۆشی خێرخوازان و خێرۆمەندانی ئەم وڵاتە بۆ ساڵی ڕەمەزانی ساڵی 2010 کە ئەم ساڵ بوو ئێمە کۆمەڵی پرۆژەمان لەم دەستگایە گەڵاڵە کرد پێش ڕەمەزان کە خۆی بینیەوە لە 8 پرۆژە و ئەو پرۆژانەی کە ئێمە دامان نابوون و ئومێدمان وابوو کە ئینشاءالله زیاتر و زۆرتریش ئەبێ و سوپاس بۆ خوای گەورە زۆر لەوە زیاتر بوو کە خۆمان تەسەورمان کرد. خۆشەویستان ئێمە لەم مانگی ڕەمەزانی 2010دا کۆمەڵێک پرۆژەمان پێشنیار کرد و یاخود بڕیارمان لەسەرا کە یەکێکیان بریتی بوو لە سەلەی خۆراکی کە بۆ 8,000 خێزان و خانەوادە 8,000 کارتۆن خۆراکمان دابین کردبوو و پاشان 25 کورسی شەحن یاخود عەرەبانەی شەحن بۆ کەم ئەندامان کە سوپاس بۆ خوای گەورە ئەوەشمان جێبەجێ کرد و بەشێکی تر لە پرۆژەکانی ئێمە یارمەتیدانی 300 کەم ئەندام بوو کە سوپاس بۆ خوای گەورە سیاسەتەکە بوو بە 350 نەفەرەوە بگرە زیاتریش و پاشانیش ئەوەی کە بڕیارمان ناوە بۆ نەخۆشی شێرپەنجە 200 نەخۆش و بە باشی جێبەجێمان کرد و ئەوەی کە بڕیارمان داوە بۆ 100 نەخۆشی گورچیلە ئەوەشمان جێبەجێ کرد و ئەوەی کە بۆ تالاسیما بڕیارمان ناوە 100 نەخۆش ئەویش لە بواری جێبەجێکردندا کۆتایی پێ هاو لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و بڕیارمان نابوو کەوا 300 منداڵی بێباوک لێرە و لە هەولێر کۆمەکی بکەین سوپاس بۆ خوای گەورە بە هەوڵ و هیممەتی خێرۆمەندان و خێرخوازان 300 نەفەرەکە 300 منداڵەکە چووە 750 منداڵ یعنی دوو چەندانە بووە دوو چەندان و زیاتریش سوپاسی خوای پەروەردگاری لەسەر ئەەکەین و ئەوەش کەوا متەفەڕقە و بە پەرتەوازەی یارمەتی هەژار و فەقیر و نەخۆش و بێنەوا و لێ قەومامان ناوە ئەویش سوپاس بۆ خوای گەورە توانیمانە 300 خانەوادە یارمەتی بین و کۆمەکیان بکەین کەواتە ئەوەی کە ئێمە بڕیارمان نابوو لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەم دەستگایە و مانگی ڕەمەزانی پیرۆز لە خوای گەورە بە زیاد بێ زۆر بە زیادەوە جێبەجێمان کرد سوپاس و پێزانین و دەستخۆشی و دوعای خێرمان بۆ هەموو خێرۆمەندان و خێرخوازانی دەرەوە و ناوەی هەرێمی کوردستان کە تا ئێستا سوپاس بۆ خوای گەورە ئەوە لە لوتفی ئەوانە لە گەورەی ئەوانە کە دەستی ئێمە بە دەستی ئەمین ئەزانن و ئێمە بە جێگەی سی قەومەتمانی خۆیان ئەزانن خێر و سەدەقە و چاکەکانیان ئەهێنن لای ئێمە دایێنن ئێمەش بە ئەمانەتەوە بەسەر ئەو چین و توێژانێکەوە شایان و شایستی یارمەتیدانن بەسەریان ئەەکەینەوە ئەوەی کە لای ئێمە سوودمەند بووە لە مانگی ڕەمەزاندا تەنها لە مانگی ڕەمەزاندا بریتی بووە لە 9,820 خانەوادە
9820 خانەوادە لەم دەستگای ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا سوودمەند بووە بە هەموو ئەو بەشانی کە باسمان کرد وە کۆی تێچوونی پرۆژەکانی ئێمە و کارەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا سوپاس بۆ خوای گەورە لەوە زیاتر کە خۆمان بودجەیەکمان لەبەر چاو گرت بوو کە ئەوەندەی تێئەچێت زۆر لەوە زیاتری هێنا و زۆر لەوە زیاتر خێرۆمەندان و خێرخوازانی ئەم وڵاتە هیمەتیان نوان توانیان ماڵهاتیوەکان دڵخۆشکەن توانیان ماڵە هەژارەکان دڵخۆشکەن توانیان نەخۆشەکان دڵخۆشکەن توانیان ئەو چەند ماڵی کە ئێمە خانومان بۆکردن لەم ڕەمەزانەدا دڵخۆشیان کەن بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز ئینشاءڵڵا بۆ جەژنی قوربانی پیرۆز لە خانووی خۆیان نابن لە ماڵی خۆیان نابن لە خانە و لانی خۆیان نابن لەو فەقیری و لەو نەهامەتی و دەردی سەری و ناخۆشی و معاناتە دەرئەچن و ئێمەش لەم کاروانەدا بە درێژایی ساڵ بەردەوامین خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرکەوتوو بکە ئینشاءڵڵا. پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی دابەشکردنی خۆراک دەستگای بەخشین هەمیشە بە پێی توانە و پێویستی لە زۆربەی بۆ نەو کارەساتە سروشتی مرۆییەکاندا هاوکار و پشتیوانی هەژاران بووە. بەخشین لە ساڵانی ڕابردوودا توانی 14352 کارتۆن خۆراک بەسەر هەژاراندا دابەش بکات بابەڕی 497 ملیۆن و 830 هزار دینار. بەخشین لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەمساڵدا پرۆژەی دابەشکردنی خۆراکی ئەنجامدا کە پێکاتبوو لە تەواوی پێداویستیە خۆراکیەکان بۆ ئەوەی هەژاران و بێباوکان وەک هەر خێزانێکی ئاسایی لەم ڕەمەزانەدا سفریان ڕازاوە بێت. بەخشین توانی 8,000 کارتۆن خۆراک ببەخشێت بە 8,000 خێزانی هەژار بابڕی 224 ملیۆن دینار لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. پرۆژەی هاوکاری بێباوکان یەکێکی دیکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری بەردەوامی منداڵانی بێباوکە بۆ ئەوەی بەشێک لە ناخۆشی و ئازارەکانیان کەم بکاتەوە. هەر بۆیە لە ساڵانی ڕابردوودا بەخشین بە هاوکاری خێرخوازان توانیوێتی هاوکاری 2476 منداڵی بێباوک بکات بابەڕی 2 ملیار و 104 ملیۆن و 978 هزار دینار. مانگانە بە بەردەوامی 340 منداڵ بابڕی 34 ملیۆن دینار موچیان پێدەدرێت. لە ڕەمەزانی ئەم ساڵیشدا بەخشین توانی لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری مادی 750 منداڵی بێباوک بکات بە ڕێژەی 115 ملیۆن دینار. دەستگای بەخشین جگە لە بەرنامەی تایبەت و بەشی بێباوکان لە مانگی ڕەمەزانی ئەمساڵدا توانی 300 خانەوادەی هەژار و نەخۆش هاوکاری بکات بابەڕی 60 ملیۆن دینار. یەکێکی دیکە لە پرۆژە بەردەوامەکانی بەخشین هاوکاریکردنی خاوەن پێداویستیە تایبەتەکان بووە. بە هەموو بەشەکانیەوە لە ماوەی ڕابردووشدا دەستگای بەخشین جێدەستی دیار بووە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا توانیوێتی هاوکاری 1989 خاوەن پێداویستی تایبەت بابڕی 208 ملیۆن دینار بکات و 179 کورسی کارەبای شەحن بۆ 179 خاوەن پێداویستی تایبەت دابین بکات بابڕی 247 ملیۆن و 82 هزار دینار بۆەوەی لە نێوان چوار دیواری ژیانی ناهەموار ڕزگاریان بکات. ئەمساڵی شێکێک لە پرۆژەکانی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بریتی بوو لە هاوکاری کەم ئەندامان. بەخشین توانی هاوکاری دابەش بکات بە سەر 350 خانەوادەی کەم ئەندام بابڕی 35 ملیۆن دینار و دابینکردنی 25 کورسی شەحن بۆ 25 کەم ئەندام بابڕی 29 ملیۆن و 100 هزار دینار. بەخشین دەستگای خێرخوازی بەخشین ئەو دەستە پەرمەتمانەیە توانیوێتی دڵی خەمباری هەژاران خۆش بکات و منداڵانیان لەسەر سفرەی خۆشی و شادی کۆ بکاتەوە. بەخشین دڵی منداڵانی بێباوکی خۆش کرد و ئامێزی گەرمی میهرەبانی بۆ کردنەوە. بۆیە توانی لە ڕێگەی هاوکاری خێرخوازان و دەستی سپی ماندووی لیژنەی سەرپەرشتیاری دەستگای بەخشین لانا بۆ دەیان خانەوادە با تەواوی پێداویستی ناو ماڵ دروست بکات
کە بریتین لە دروستکردنی 119 خان و بۆ 119 خانەوادەی هەژار و بێباوک و نەخۆش بە بەڕی 7 ملیار و 630 میلیۆن دینار لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەخشین لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵیشدا توانی بەردی بناغەی 3 خان و بابڕی 120 میلیۆن دینار بۆ 3 خانەوادەی هەژار و بێباوک دابنێت، مژدەی ژیانێکی پڕ لە بەختەوەریان پێبدات و لە ژیانی کولەمەرگی و کرێچیەتی ڕزگاریان بکات. بەخشین نەوای بێکەسان. دەستگای خێرخوازی بەخشین بە بەردەوامی هاوکاری ئەو نەخۆشانی کردووە کە هەژار بوون و توانای چارەسەرکردنی نەخۆشی و کڕینی دا و دەرمانیان نەبووە. بەخشین لە ماوەی ڕابردوودا توانی 16584 نەخۆش با بڕی 4 ملیار و 727 میلیۆن و 658 هزار دینار هاوکاری بکات. لە ڕەمەزانی ئەم ساڵیشدا توانی هاوکاری 392 نەخۆشی شێرپەنجە و گورچی لەو تالاسیمیا بکات با بڕی 39 میلیۆن و 200 هزار دینار. ئەو خزمەتە گەورەی دەستگای بەخشین لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا بۆ هەژاران و نەخۆشان ئەنجامیدا. باوکاری و شەونەخۆنی دڵسۆزانەی ستافی بەڕێوەبردن و سەرجەم نووسینگەکانی دەستگای بەخشین و باوکاری مادی خێرخوازان و دام و دەستگا حکومیەکان و کەسانی خۆبەخش و زانایانی ئاینی هاتووەتە ئاراوە. بۆیە لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی سەرجەم ئەو کەسانە دەکەین. بەردەوام هاوکار و پشتیوانمان بوون لە ئەنجامدانی هەموو ئەو پرۆژە و کارە خێرخوازیانەی دەستگای بەخشین. هیوادارین بتوانین لە ساڵانی ئایندەدا کاری باشتر و خزمەتی باشتری هەژارانی هەرێمی کوردستان بکەین.
ئەم ساڵیش بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگرویەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست دەستگای بەخشین توانی نۆ پرۆژە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا جێبەجێ بکات کە ئێوەی خێرخواز و بەخشندە بوونە فیدرادڕسی نزیکەی 1000 خانەوادەی هەژار و نەخۆش و منداڵی بێباو بۆی ئێمە لە ڕێگەی لیژنەی بەخشینەوە سوپاسی هەموو کەسانەکەین کە هاوکار و پشتیوانمان بوون لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بۆ خزمەتکردنی هەژاران و نەداران بۆی لێرەوە سوپاسی یەکە بە یەکەتەنەکەین بۆ ئەوەی ئێمە توانیمان لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباو خۆش بکەین تا ببەخشن دڵنیابن بەخشینیش بەم چەشنە هەژاران و نەداران دڵخۆش دەکات و سفرەی منداڵانی بێباوک دەڕازێنێتەوە و ناڕەحەتی و ناهەمواری ژیانیان کۆتایی پێدێنێ تا بەرنامەیەکتر و تا جارێکتر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه